دیمەنی کارکردنی بەردەوامی تیمەکانە لە پارکی هەواری شاری سلێمانی کە سەرقاڵی کارکردن و لە هەوڵەکانیان بۆ زیاتر سەوزکردنی پرۆژەکە بەردەوامن. پارکی هەواری شار بەیەکێک لە گەورەترین پارکە گەشتیارەکانی سنووری پارێزگای سلێمانیدا دەنرێت و لە نوێترین هەنگاویشدا بە سەرپەرشتی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی دەستکرا بە سەوزکردنی 44,000 مەتر زەوی لە زۆنی دوی پارکەکە. جێگری بەڕێوەبەری کارگێڕی پارکەکە ڕایگەیان کە ئامانج لە پرۆژەکە بریتیە لە خزمەتکردن بە هاوڵاتیان و گەشتیاران و هەوڵیش دەدەن کە بەدەر لەو 44,000 مەتری سەوز کراوە 21,000 مەتر دووجای دیکەش سەوز بکرێت. طبعاً ئەم پرۆژەیە خزمەتێکی زۆر باشەکە بە هاوڵاتیان بەگشتی بۆ هەموو شاری سلێمانی نەکرد شاری سلێمانی خەڵکە گەشتیارەکەی تریش کە بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر لە دەرەوەی سلێمانیەت بۆ هەواری شار شوێنێکە کە زۆر ناوی هەیە لە هەموو عێراقا لەبەرەوە پێمان باشە زیاتر سەوزیکەین و خزمەتی زیاترکەین ئەگەر دەرفەت بڕەخسێ و کەش و هەوا لەبار بێ لە پلانمانە هەیە 21,000 مەتر دووجای تریش هەر بکەین بە چیمەن لەم زۆنەیان بۆی وەکو بەڕێستەموت ئەو قەرەباڵغی کە هەیە لە ناو زۆنەکانی ترا کەم بێتەوە و ڕووبکاتە بە شێوەیەکی ئام هەموو پارکەکە. ڕۆژەی سەوزکردنەوەی پارکی هەواری شار بە چەند قۆناغێکی جیاواز ئامادەکاری بۆ کراوە. لە قۆناغەکانی سەرەتادا ئامادەکاری بۆ سیستەمی ئاودێری کرا و سیستەمێکی ئاودێری جێگیر کراوە کە بە شێوازێکی پێشکەوت و کار بکات و توانێت بە کەمترین ئاو کار بکات. طبعی ئامادەکاریکردن بۆ ئەم چیمەنکردنە لە ساڵی پارەوە بوو لە مانگی 11 ساڵی 2024ەوە دەستمان پێکرد طبیعی گرنگترین کاریش پێشەوەی چیمەنەکە بکە بریتە لە ئامادەکردنی سیستمی ئاودێریەکە و سیستمی ئاودێریی پێشکەوت و کە تۆ ئاوێکی کەم ببێەوە کەفاەتی زۆر بێەوە کرێکارێکی کەمی بوێ ئەو سیستمە ئاودێری کە ئێمەش هەمانە بۆ ئاودانی چیمەنەکەمان بریتە لە سپرینکلەر ئیریگەیشن سیستم واتە سیستمی ئاودێری پرژاندن بۆ چیمەن زۆر گونجاوە و کەفاەتێکی زۆری هەیە وەکوتم لە ساڵی پارەوە دەستمان پێکرد بەڵام لەبەر ئەوەی لەم مەوسمی زستانە بڕێکی کەم بارانباری لەبەرەوە پرۆژەکەمان دواخست بۆ ئەم مانگی 11 و ئێستا بە شکڵێکی زۆر سەرنجڕاکێش کەوتووەتە خزمەتی گەشتیارانەوە. بەپێی نوێترین ئامارە ژینگەیەکان شاری سلێمانی بە سەوزترین شاری هەرێمی کوردستان دەستنیشان کراوە و زۆرترین ڕووبەری سەوزایی لەخۆ گرتووە کە بە زیاتر لە 3 ملیۆن درەخت و گوڵ و نەمام دەخەمڵێندرێت. بەردەوام شاری سلێمانی و سەوزایی دوو سیفاتی هەمیشە بەیەکەوە لەکێنراو بوون. هەر بۆیە لەو چوارچێوێدا لە پارکی هەواری شاری سلێمانی دەستکراوە بە سەوزکردنی 44,000 مەتر دووجا سەوزایی و چیمەن. بڕیاری شەتاوەکو کۆتایی ئەم مانگە 21,000 مەتری دیکە بکرێت بە چیمەن و سەوزایی.